مانجی شوباتی 1968 لەبەر ئەوەی کە جەماعەتی عەزیز حاج ئیشقاقیان کردووە حەزب بریار دا کادرەکان بگەڕێنەوە بەغدایە من گەڕامەوە بەغدایە. باشە مامۆستا هەر لەو ڕێبازەی کە خۆت گشت بووتە بەر لەگەڵ براکانت دەمەوێت ئەو بپرسم گیرانی خۆت لە قەسری نیهایە و ئازادبوونت و ڕۆیشتنت بۆ رووسیا و دووبارە گەڕانەوەت و قوربانیدانی خۆت و براکانت دەکرێت ئەو پرسیار بکەم بۆچی واز لەو ڕێبازە نەهێنا هەر بەردەوام بووی وازم هێنا واز نەهێنا و هەر بەردەوام بووی منە آخر مەسەلەکەی کە ئێستەمەوە فێر بوو تێگەیشتون لە مەبدەئی بڕوای یعنی کۆمونیستی کۆمونیستی مەلەکەی کە دە ئینسان نابی ئەو مەزەکە بەڵام هەندە شت هەیە بە هەڵە بڵاو کرابووە هەندە شت هەیە مبالغەی کرابوو لە فکری مارکسی و یاخۆت غەدا دوای ئێمە کە کۆت کێشەی کورد و ئەوانە کە مارکسیەت هەڵ دەکاتن حتەم لە مۆسکۆش باسە قەڵوا بوو ئەتروحای دکتۆرای وەرگرت دەربارەی ئەو نووسە کە ئەوە غەڵەتی حەزب کە مەسە پێشتی عەبدولکەریم قاسمی کرد مەلەکە لەسەر دەمی شۆڕشی ئەیلول کە شۆڕشی ئەیلول ڕوویدا ئەوە ئینقلابەکە ڕوویدا هاتنەوە باوشی شۆڕشی ئەیلول حەزبی شیوعی تەمەنەکەی ئەوانە ئەوجە بەڵام ئەو شەوی مانگی 1969 کە جیرام ئەو شەوی سەرکردەیەکی حزبی شیوعی ئەنداوی مەکتەبی ساحێبی جیرام ئەو بە پاشی نیو سەعات بەردرا ئەمیش لە قەسری نەهایا مڵانەکەی هەڵواسرام لە پانکم مڵانەکەی تعجیبیان دەکردم هەموو گیانم بۆ خوێن مڵانەکەی خۆ ڕاگر بووم کە بەر بوون و تەمام حزبیش بين حزب الشيوعي وبعثه يزكبونه كبقفتو عندك كمان ما ينبردام عندك وهنجيب بريارم دائما وهذا حزب الشيوعي بينا وخوم يهتم لشركة شيء أهلي ومكاتب لا بين يازا أزال تبقى ذكي أما ما كمان قراين وهوليرك عاصم إبراهيم موظف ببغداد أخونا هوليرك يتر هوليرك عنده بينا سو بابلين أو بيسترش لقول روزنامة هاوكاري يشي ششي 1907 دام زامكو نوسرو بامنير عندك دەست بەکار بوون ئەمە تا ئێستا لەگەڵ دابێتن هەروەکو خاون قەڵەمەکی سەر بەخۆ قامەتی بوێر نووسێتم بە قەناعەتەوە و حتا سەر دەنێمەوە مەسەلەی من دوریشمی من دەوڵەتی کوردی و دەوڵەتی دەموکراتیک سپاس.